بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست، خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕازاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک بەرگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. سڵاوی خی گەورەتان لێبێ خۆشەویستانم لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خی گەورەتان لێبێ و ژیانتان پڕ لە کامەرانی و ئاسوودەی بێ. خۆشحاڵین جارێکی تر لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویستان میوانی ماڵەکانتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێ بەرگە و بابەتی جیاواز لە چوارچێوەی بەرنامەی پەیامی ڕۆژدا کە ئومێدەکەین تا کۆتایی بەرنامە بینەرمان بن، چونکە ئەمڕۆ تەوەرێکی گرنگی بەرنامەکەمان تەوەرێکی هونەریە بە کۆمەڵێ شیعر و مناجاتی خۆشخۆش بە تایبەت لە ڕۆژانی پیرۆزی مانگی زیلحجەداین. تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ پێک هاتووە لە کار و چالاکیەکانی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە تایبەت لە نزیک بوونەوە لە جەژنی پیرۆزی قوربان بزانین ئەوان کە لە چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵێ پرۆژەی خێرخوازی و دەستگیرۆی هەژارانیان هەبووە لەم بەرە جەژنانەدا چیان هەیە بۆ مناڵانی بێنەوە و هەژارانی ئەم وڵاتە. هەروەها شعر و هونەری ئیسلامیە بەتایبەت شاعیرێکی ناوچەی هەورامانمان بانگێشتی نێو بەرنامەی پەیامی ڕۆژ کردووە کە لە ڕۆژهەڵاتی وڵاتی کوردستانەوە تەشریفیەناوە. هەمووتان پێی ئاشنان و دەیناسن زۆرینەتان، بەڵام تا ساتی ئامادەبوونی لە نێو بەرنامەکەدا ناوەکەی نادرکەین لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری بەسوود کە لە چوارچێوەی بەرنامەی پەیامی ڕۆژدا جێمان کردوونەتەوە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، سەرەتاش دەچینە لای کەش و هەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەڵێ خۆشەویستان، بڕگەی دراوەکان و زانینی نرخی دراوەکان کە ڕۆژانە گۆڕانکارێکی زۆری بەسەردا دێ و بۆ ئێمە جێی سەرنج و بایەخن کە ئاگادار بین لە نرخی دراوەکان بە تایبەت ئەو دراوانەی کە ئێمە ڕۆژانە مامەڵەیان پێ دەکەین یان بۆ وڵاتانە گەشت دەکەین کە ئەو دراوەیان تێدایە. بۆ مەبەستەوە پێوکەوە بینەری نرخی دراوەکان بین. بینەرانی عزیز، لە بڕگەی دراوەکە ببورن لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەمڕۆدا ڕوویانداوە. فەرموون بە پێکەوە بینەری. 5 ساڵی 1937 کۆچی دوایی هونەرمەندی ناودار و دەنگخۆشی کورد سەید عەلی ئەسغەری کوردستانی ناوبراو لە گوندی سەڵاوەت ئابادی ڕۆژهەڵاتی کوردستان ژیاوە و مردووە. سەید عەلی ئەسغەری کوردستان دەنگێکی ناوازە و خۆش
عریفێکی مەزن و زۆربەی زۆری شێعرەکانی مەولەوی تاوەگۆزی کردبوونە گۆرانی و دەیدان بە گوێی شەیدایانی کووردا. سەید عەلی ئەزغەری کوردستانی بەدەر لە گۆرانی دەنگێکی خۆشی لە قورئانی پیرۆزە هەبووە، بەڵام بەداخەوە ئەو قەوانەی کە قورئانەکەی لەسەر تۆمار کرابوو تیا چووە. 5 ساڵی 1990 یەکەمین چالاکی سەربازی دەوڵەتی تازە دامەزراوی تورکیا بە سەرۆکایەتی موستەفا کەمال ئەتاتورک دژی دەوڵەتی ئیسلامی عوسمانی و سوڵتانی عوسمانی. ئەوەش پاژەوە هات کە لە ساڵی 1980ەوە لە هەوڵی کودەتا بوون بۆ کۆتایی هێنان بە سیستەمی خلافەتی ئیسلامی لە وڵاتەدا و سەرنجام لە ساڵی 1924 بە یەکجاری کۆتاییان بە سیستەمی خلافەتی عوسمانی و ئیسلامی هێنان لەو وڵاتەدا. 5 ساڵی 1879 لە دایکبوونی گەورە بیریاری عەرەبی ساتیع الحوسەیری ناوبراو بە داڕێژەر و دامەزرێنەری فکری نەتەوەی عەرەبدا دەنرێت و زۆربەی سەرانی عەرەب لە حوکمڕانی و سیاسەدا پشتیان بە بۆچوون و تێزەکانی بەستووە و تەنانەت دەگوترێت دامەزرێنەری سەرەکی و عەمەلی حیزبی بەعەث ساتیع الحوسەیری بووە، نەک مێشێل عەفلەق، و یەکەم کەسە کە بانگەشەی نەتەوە پەرستێتی و لە پێشینەی عەرەبی کردبێ بەسەر هەموو گەلانی جیهاندا. 5 ساڵی 2009 بۆ جاری دووەم دکتۆر مەحموود ئەحمەدی نەژاد بووە بە سەرۆکۆماری ئیسلامی ئێران و لەلایەن ڕابری باڵای ئیسلامی شۆڕشی ئەو وڵاتەوە دانی پێدانرا و ڕاست پێردرا بۆ ڕاپەڕاندنی کارەکانی. وەڵە بینەرانی ئازیز لەسەر کار و پرۆژە خێرخوازیەکانی ڕێکخراوی و خوشکانی کۆمەڵی ئیسلامی هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین، فەرموون بە پێکەوە بینەری. ئێمە وەکو لەقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەستاین بەکردنەوەی خولێک بۆ مناڵانی سۆمای چاوان. زائیدەن خولێکی تایبەتمان هەیە کە خولی ڕێیانە و ساڵانەیە و بەردەوامە. ئەم خولەی سۆمای چاوان لە مناڵی پۆلی یەکەوە وەرمان گرتووە هەتاوەکو پۆلی سێ متەوەستە. خولی ڕێیانیش لە سێ متەوەستەوە بۆ دەرچووی زانکۆیە. بابەتەکانی خولی سۆمای چاوان بریتیە لە عەقیدە، تەجوید و قورئان، زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی، هەروەها ئادابەکان. ئێمە وەکو ڕێکخراوی سۆمای چاوان هەستاین بەکردنەوەی خولێکی هاینە بۆ مناڵە بێباوەکانی کە زۆر بێبەشن لە خول و دەورەکەکان، کە زۆربەی ئەو مناڵانەی کە باوکیان هەیە و مادیان باشە دەورە ئەکەنەوە بۆیان ئەچنە دەورەکان. ئەمان جێمە هەستاین بە هەوڵدانی ئەم دەورە بکەینەوە لەگەڵ دادەبیان و ئەو خوشکانەی لە هەڵێکی زۆرماندا کە ئەم دەورە بکەین لەسەر بڕی خێرخوازان کە هاوکاریمان بکەن. تەلەبەکانمان حەملا 145 مناڵە کە لە 6 قۆناغ پێکهاتووە. لەبەی خولی ڕێیان زۆر خۆشحاڵم کە لەم خولەدا یەکەم ساڵمە بەشدارم، بەڵام بەڕاستی سوودێکی زۆرم لێ بینیوە بەڕادەیە کە ئەتوانم یعنی کەسانی تریشی پێ ئامۆژگاری بکەم و هەروەها لەم خولەدا زۆر گرنگی ئەدەن بەوەی کە چۆن خۆمان بناسین، چۆن متوانین لەسەر پێی خۆمان ڕاوەستین
و هەروەها چۆن گرنگی بدەین بە کەسانی دەوروبەرمان و مامۆستاکانمان زۆر باشن، زۆر سپاسیان ئەکەین و دەرزی گشتیمان بۆ دەئانێن کەسایەتی باش کێن فێری شارەزابوونمان ئەکەن و ئەم خولا هیوادارم کە هەموو ساڵێک بەردەوام بێەوە. زۆر سپاسی دادەپەیمانەکەین کە بەڕاستی زۆر ماندوو ئەبێت لەگەڵماندا. ئێمە وەکو لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ساڵانە خولەکەینەوە. ئەمە 2 ساڵە سوپاس بەخوای گەورە خولی ڕێیان بەردەوامە. ئەم ساڵ لەبەرەوەی کە الحەمدوللا بەشداریبوویەکی زیاترمان هەبوو کە دوومانە بە 2 قۆناغی یەکەم و قۆناغی دووەم. بەڵێ خۆشەویستان، تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر کار و چالاکیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لقی سلێمانی. بزانین لە پشووی هاویندا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان چه خولێکی پەروەردەیی و ڕۆشنبیری بۆ ئەندامانیان بوون بۆ مناڵانی بێنەوا کردوتەوە و زیاتر تیژک بخەنە سەر کار و چالاکیەکانی خۆیان و بە تایبەتتر ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان یەکێکە لەو ڕێکخراوانەی کە توانیوێتی لە ئاست دڵخۆشکردنی هەژاران و بێنەوایان و هەتیوانی کوردستان یان بوونە دابینکردنی هەلی کار زۆرجار بۆ هەژاران و ڕازاندنەوەی سفرە و خوانەکانیان ڕۆڵێکی بەرچاویە بووە. لە ئێستادا کە ئێمە وەکۆڵێ لە بەرەجەژنانی قوربانی پیرۆزداین یا لە نۆمینەی حاجیان بزانین ئەوان زیاتر ئیش و کار وەکۆڵێ پرۆژەی تریان چی هەیە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دڵسۆز عەزیز بەرپرسی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانمان کرد. دڵسۆز خانم زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێ. ئەگەر بکرێت سەرەتا ئاماژەیەک بە پرۆژەکانتان بێ بزانین گرنگترین پرۆژەکانی ڕێکخراوی خوشکان کامانن. بەنای خۆی گەورەی میهرەبان سپاس و دەستخۆشی بۆ بەڕێستان کە ئەم هەلە تاوەڕاستی ڕاستانکەم بتوانین بەشداری بکەین لە بەرنامەیە. دیارێمە لە سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی پرۆژە و بەرنامی تایبەتمان هەیە بۆ خزمەتکردن و بۆ پێگەاندنی کۆمەلگا لە هەموو بارێکە بە تایبەتی چینی ئافرەتان. ئێمە دیارە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی زیاتر ئیشمان لەگەڵ خوشکانەیە بە ئام بە گەنجانیەوە بە دایکانەوە بە ڕۆڵی ئافرەتان لە هەموو کۆمەلگایە کە بتوانین بەو شێوە خزمەتکەین کە کۆمەلگا ئافرەتان کە وەکو دایکی بڵێ دایکی نیوەی کۆمەڵە دایک کۆمەلگا و دایکی نیوەکەی تریشێتی ئەین دایکی هەموو کۆمەلگایە چکم ئافرەت ئەڵە نیوەی کۆمەلگا دایکی نیوەکەی کەشێتی کابوو دایکی هەموو کۆمەلگا ئەگەر کۆمەلگا ئافرەتان بەرنامێکی دروست و پەروەردەیەکی دروستیانە بێت بێگومان ئەو کۆمەلگایەکی دروست ئینشەڵا بەردەستا بن ناو هەرێمەکەماندا. پێمان وایە خزمەتکردن بە تایبەتی بە ئافرەتان پێگەاندیان لە هەموو بارەکان بە تایبەتی ئیشکردمان ئێستا کە پشووی هاوینە کە گەنجانمان لە ماڵن قوتابیەکانمان لە ماڵۆن کوزانای بناوبانگی ئەمریکی لە وڵاتی نەتیۆکە دۆرکان لە پرۆفیسۆرێکە باسیەوە کە لە پشووی هاویندا بەداخەوە خەڵک وە ئەزانێ کاتی ئیسراحەتە بەڵام کە قوتابخانە تاوە زیاتر پێویست بەوە ئەکات ئێمە قوتابیەکانمان ڕۆڵەکانمان چی بکەین وان لێ بکەین بیان خەنە شوێنی تایبەتەوە بۆی بتوان زیاتی زیرەکیان گەشە پێ بدەن زیاتر بەردەوا بن لە زیرەکی وەکو عادەتەن جەنابیشتان بەرچاوڕون هەتا زیاتر بخوێنیتەوە زیاتر بە دوای علما بگەڕی زانیاری زیاترە بێ و زیاتر بگەشەکەیت. ئێمەش لە پشووی هایندا پێمان واکوە خزمەتکردن بە کۆمەلگا بە تایبەتی ئەو چینەی کە لای خۆمان ئێمە بەشێکمانە بەشی مناڵانی بێباوک کسۆمای چاوان کە سەرپەشتی کۆمەڵی منداڵی بێباوکەکەین کە لەن خێرخوازانەوە هەندێکیان کەفارەت کراون هەندێکیان کەمانگانە لەڕێی
خێرخوازان هاوکاریکردن بە بڕێکی کە کەم بێ بە هەچەندێک لە دەسەڵاتی خۆمانە کە دەستمان دەکەوێت لە ڕێی خێرخوازان و بەسەران دابەشەکەین پێمان وا بەڕاستی ئیمساڵ بەرنامەی کارەکانمان ساڵانی پێشوو بۆ هەموو ئام گشتی مناڵان بوو بەڵام ساڵ تایبەتێکمان دروست کرد بۆ مناڵان و نەوجوانان ئەو منداڵانی کەم دەرامەتن ئەو منداڵانی کە مناڵی بێباوکن کە لە بەشەکەی خۆمەلا مناڵی سۆمای چاوان پێمانەوە بک هەر گرنگە هەر ئەوە گرنگ ئەوە نییە بەس خواردن پێدا بکەی بۆ منداڵ بە تایبەتی منداڵە بێباوکەکان هەراوکاری بکەن لە ڕووی مادیەوە بەڵام ڕووی معنەوی لەبیر بچێتەوە بەڵام پێمانەوە منداڵەکانی ئەم ساڵ خولێکی تایبەتمان کردوەوە بۆ منداڵانی سۆمای چاوان کە نزیکەی 150 منداڵ بەشداری تیا کردووە لە 9 ساڵی تیاکو تاوەکو قوتابی پۆلینۆ ئەنی لە پۆلی سێی سەرەتایەوە تاوەکو پۆلینۆ کە ئەم منداڵانە کە ڕۆژانە بە پاس هاچوان پێ ئەکرێت 5 پاسمان هەیە ڕۆژان هاچوان پێکرێت بە پاسەکان بەبێ ئەوەی کە هیچ پارێک لە منداڵەکان وەرگرابێ خواردن تایبەتیان بەسەر تەوزدوی ئەکەین وەکو یەک و شەربەت بە ڕۆژان لە کاتی سەرحەتەکانە و هەروەش گەشتی زانیاری و گەشتی ترفیشمان بۆ منداڵەکان بە ئەنجام گەیاندووە ئینشاءڵڵا دوای جەژنی بەرنامەی کەمانێ بۆ منداڵەکان خات و دڵسۆز ببوورە لە ڕووی مادەیەکی هاوکاریتانە کاتکێ ئەوە ئەم هەموو یارمەتیی منداڵانی بێباوە ئەکەن و لە بەرامبەرشدا هیچ بڕۆپارەیەک وەرناگرن خۆ لە ڕێی خێرخوازانەوە مامۆستاکان خۆبەخشانە هاتن بۆ بە ڕاستی بۆ ئەنجامدانی بەرنامەکەی خولەکە وتنەوەیوانەکان هەمووشی مامۆسای بە ئەزمونن وانی عەرەبیمان هەیە وانی فێربوونی زمانی ئینگلیزیمان هەیە پەروەردەی خۆپێگەیانی خۆت پێ شارەزابوون لە بیر و بۆچوون و تێگەشتن لە پەیامی ئیسلام و تێگەشتن لەو بەرنامی کە خۆی گەورە بۆی مناردێت خوارەوە ئێمە خولێکمان بۆ شوێ تایبەت کرۆ خولێکمان تایبەت کرۆ بۆ کچە گەورەکانمان کە خولی ڕێیانی پێڵین کە ئەو کچانی کە لە 15 ساڵە تاکو نزیکەی 25 ساڵی تەیە کە ئەوش تایبەتمەندی کەی زۆرمان پێداوان کە مامۆسای بەڕاستی زۆر مامۆسای شارەزا بەتوانێت مامۆسای زمانی ئینگلیزیان مامۆسایە کە بەڕاستی ماستەری لە سینێ ناوە کە ئامادەیەک و خۆبەخشان هاتوو لەگەڵمە ئەوانەیە بە کچاناڵێتەوە کە بەشێک لەو کچانەی کە لەو منداڵانن کە لای خۆمان پێشتر لە مناڵانی بێباوکی سۆمای چاوان بوون ئێستا گەورە بوون و ئەوی کەشیان بەڕێکی کەم لەو کچانی کە بەشداریان کرد لە خولی ڕێیانە بەڕێکی کەم کە ئەو پێداویستیانی کە ڕۆژانە بۆ منداڵەکانی کە ئەکرێ بوانیش بە ئەنجامە گەێنین بۆ بڕەکەمی کە پێمان گەیشتووە دیارێمە کارەکەمان لە ڕێی خێرخوازانەوە ئەگەر خێرخواز و کارمان نەبێ ناتوانین بەڕاستی خەندە بخێنە سەر لێی ئەو منداڵە بە تایبەتی بێباوکانە چون پێمان وایە بەڕاستی مساڵ کێمە خولەمان کردوێتەوە وەکو چۆن تۆ دارێک کە بتوێت گەشە بکات پێویستی بە ئاوە پێویستی بە خاکە پێویستی بە خۆرە پێویستی بەڕاستی بە خاکی زۆر بتەوە ئێمە ئەگەر بمانێ ئەو مناڵانە وەکو درەختێک گەشان پێ بدەین پێویست بەوە کە بەڕاستی پێگانێکی تەواویان بۆ دروستکەن چۆن قەت ئەبێ دار و درەخت لەسەری وەسێت بۆ پێگەاندنی ئەو منداڵانش چی بۆ پێگانی خودی منداڵەکە بەڕاستی پێویستەکە ئەم خۆڵە تایبەتیانە بۆ ئەو منداڵانە بکرێتەوە بە تایبەتی ئەو منداڵانی کە لە ڕووی نازەوە دایکەکان نازێکی تایبەتیان داونەتێ لەبەی نازدارم بەلایەنەوە هەندێک پێویستەی ئامۆژگاری هەندێک پێویستی کە خزم و کەسوکا کە تۆڕەبوو تووڕەبوونیە هاندانی بۆ کاری چاکلانێک کەمتر دڵیان بەشتیان پێ بڵێن پێمانە بۆ ئەم خولە پەروەردەی ئێمە کە بە ئەنجامان گەیاندووە چۆن درەختێک ئەبێ بەڕاستی کارێک لەگەڵا بکەین خواردنی پێ بدەیت ئاوی پێ بدەیت گەشەی پێ بدەیت بەچی بە هاوکاری تەمان تۆ درەختێکە خۆت بڕوانی پێیست بەوە کات تۆ لەگەڵا گەشەی پێگاری پێی بۆی گەشە بکات تان زۆرجا لە هەر بە پێی توێژنی زانستی هەندێک گوڵمانەیە ئەڵێ بەزەر بە دەستێنان بەسەر گوڵەکە و بە زەردەخەکردن لەگەڵ گوڵەکە و قسەکردن بە گوڵەکە گەشە زیاترەکە لە هەندێک تێژنەوەی زانستیە کە دەرکەوتووە منداڵیش بەو شێ بە تایبەتی ئەم منداڵە بێباوکانە دایکانە زۆر پێویستیان بۆیە بەڕاستی هاوکاریان بێت ئێمە ساڵانی پێشوو قوڵمان هەبوو بۆ منداڵان نۆجوانە هەموو زۆرە منداڵێکی تێدا بوو زۆر ئاسایی بوو بەڵام تۆز ئەم ساڵ پێمان وایە خولەکەمان قورستر بووە هەم لەبەر ئەوی لە ڕووی مادیۆی هەمووی لەسەر شانی خۆمانە لە ڕێی خێرخوازانەوە ئەگەر خێرخوازان ئینشاڵڵا بە تەمای هاوکاریمان زیاتر کە چکم تاسا بە پێی پێویست نەبووە چکم زۆر کەسانی نەزانێت کە ئەم خولە خێر و خێرخوازیە کە ئێمە کردومانەوە بۆ منداڵان و گەشە پێدانی منداڵی بێباوک کە خەڵکی وڵاتی خۆمان هەمووی بام حەز بەم خێرانەکەن کەمتر جارێ خێر خوازان ئەم بیستوانەکەم خولەمانەیە خەڵک هاتۆ بەدەمان بەڵامایەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە ناوەکەیە دیار ڕێکخراوێکە بۆ ماف و وەکۆڵێ ڕێنماییکردنیان بوونە بە جۆی لە جۆرەکان ڕۆشنبێکنی خانمان ئەمە لەوەچێ لە گەورەی و وەکۆڵێ چاکی خۆتانەوە بێ کە دەستان داوەتە پەروەردەکردنی مناڵ ڕاهێنانی مناڵ ئاراستەکردنی مناڵ بەتر لە منداڵان خولی ترتان بۆ خوشکانی خۆتان هەبووە بۆ منە خولە فێرکاری و ڕۆشنبیریەکان کامانن کە لە پشووی هاویندا بۆ خوشکانی ژەتان بووە بەڵێ خولێکەمانە بووە بەڕاستی کە ئێمە ئەو دایکانی کە مناڵەکانە لای ئێمن هەرگەوانی تایبەتمانی مانگانە کە بۆ دایکانی کە چۆن منداڵەکانیان پەرۆدەکەم پەرۆدێکی دروست مناڵە بێباوکانە بۆ کچۆک باسم کچە گەنجەکانی شەمانە پێمان وایە گەنجان گرنگە ئێمە گرنگیان پێ بدەین هانیان بدەین ئامۆژگاریان بکەین بۆی بتوان ڕێگەی ڕاستی خۆیان بدۆزنەوە چون بۆ تایبەتی تۆ لە خولەکان ناتوانانی هەموو زانیاری هەبێ بۆ قوتابێک کە لای تۆیە بەڵام ڕێگای پێپشانە دەی
گرنگیشە لە ماڵە ڕێگا تۆ پیشای منداڵەکە کچەکە دەدەی دایکان دەستی کچەکانیان بگرن بۆی بتوان ئەو ڕێگان بە چاکی بدۆزنەوە ئێمە بۆی دایکان فێری ئەو بکەن کە چۆن ڕێگا دەستی کچەکانیشیان بگرن بۆی ڕێگاکە بدۆزنەوە خۆی تایبەتمان هەبوو بۆ دایکان هەر مانگانە هەفتانش وانی تایبەتمان هەیە کە ڕۆژانی شەمان هەموو ڕۆژانی شەمانێک سەعانەوە وانی تایبەتمانی بۆ دایکان کە ماسە شەفات حوزە جەماوەسەکانیش ئەگۆڕ ئێڵێتەوە وانی تایبەتمان هەیە لە ڕووی بەڕاستی تێگەیشتنمان لە بیر بۆچوونی ئیسلامیەکان کە هەفتانە ماوەسات لێ لە بنەی لەقا هەمانە وانی تایبەتمانی بۆ شارەزابوونی لە قورئانی پیرۆز خوێندنی قورئانی پیرۆز تێگەشتن لە قورئانی پیرۆز کەسێ مامۆستامان هەیە لە بینای لقی خۆمانەکە هەفتانە ئەیڵێنەوە لەگەڵەشا خولی مانگان و سیمینار خولی تایبەتمان بۆ خوشکانی تر بە ئەم بۆ شارەزابوون و تێگەشتن لە چی هەم لە پەیامی ئیسلام هەم لە هەڵسوکەوت و تەعاملکردنی خوشکانی خۆمان هەم بەڕاستی بتوان بەردەوام لەگەڵ ئەم زوڵفە ناهەمواری کە لە ژیانی ئەومەدا ڕوبەڕوومان بۆ تۆ لێ پێگەیانی خواندا چۆن بتوان ڕوبەڕووی ناڕەحەتەکانی ژیانی خوان بنەوە لە خوێندنی و دەرسانەیە کە باسی کرد بۆ خوشکان تەنها ئەو خوشکانە ئەگرێتەوە کە ئەندام لە ڕێکخراوی خوشکانەیان هەموو خوشکێک بۆی هەیە و ئەتوانێت بەشدار بێت هەموو کەسێک ئەتوانێت بەشداری بکات و دەرگای ئێمە کرا بوو هەموو کەسێک چکممە زۆجا خوشکانی خوشی کە دێ بۆلا من ماڵی ئێمە بەڕاستی پێڵی ماڵی هەمووان لە بینای لە خوشکانی هەچ کەسێتوێڵ هەبووە تەعاملکەوە بزانی ماڵی خۆتە چکە من بینای هەمووانە هی خوشکانەکەی وتەی خوشکانی هەموو خوشکێکە کە بۆیە بێتە ئەو شوێنی ئێمە چی پێ خۆش بێت لە پێ فێرکردن و پەرۆدەکردنی خۆیدا بەشداری بکات زۆرجا خوشکمان هەبووە ئەنی پێسی بە هاوکاری بۆ لە خێرکێشی خێزانە ئەم بە دوومەچین سپاس بەخوای گەورەتوانیمانە چارەسەی کێشەکەی بکەین زۆر خوشکمانەی کە نەخۆشت ناتوانێت بەڕاستی ئەو پێداویستی چارەسەی نەخۆشەکەی پەیدا بکات ئێمە لە ڕێخێر خوازانەوە سپاس بەخوای گەورەتوانیمانە ئەو بکەین زۆرجا خوشکمان هەبوو بەڕاستی پێویستی بە سەفەرێک بۆ هاوکاریکردنی لەوەی کە بتوانم بچێتە دەروی وڵات بۆ چارەسەکەی نەخۆشیەکەی لەوەشە لە ڕێخێر خوازانە سپاس بەخوای گەورە کە توانیمان هاوکاری خەڵک بکەین ئێمە خولی خەیاتیمانەیە هەمیشەش خولی خەیاتیمانە لە بینای لەقا کە من بەڕاستی فێرکردنی خوشکانی خۆمان بۆ دۆزینی هەلی کاری خوان الحەمدلله تا ئەسانی سپاس بۆ خی گەورە بەلایەن لە هەزارها کەس لە ئەحسایەکمان کرد پار نزیکەی 900 کەس بەشداری لە خۆلی خەیاتیا کرد لە بینای لە قیمە ئەمە فەزلی خی گەورە چەندەها کەسیشان کە بۆ بە خەیات بکە ئێستا دوکانی تایبەتی خۆی داناوە کە سپاس بە خی گەورە مامۆستاشی کە لەگەڵمانە خولەکان هەڵێتەوە بەڕاستی خێرخوازی کارەکە لەگەڵمان ئەنجامدە بە بڕێکی کەم ئەو خولە بۆی ماڵەتەوە بۆی بتوانین ئێمە لەو بڕەپارێکە دەستمانەکە بۆ خولەکانی تر و بۆ پێداویستی خولەکانی تر و بۆ دابینکردنی مەنهەج و قورئان و بۆ پێداویستیەکانی هاتووی منداڵان بتوانین چی بکەین گەشە بە کارێکی خۆمان بدەین چکمەکو باسم کە بەشێکمان هەیە بۆ منداڵە بێباوکەکان ئەو منداڵە بێباوکان ئەو کافیلانی کە مناڵ پارێک بڕە پارەی کێنم بۆ منداڵەکان یاخود ئەو هاوکاری کە بۆمان دێ بۆ مناڵە بێباوکەکان یا مناڵەکەم دەرامەتەکان ئمە بە هیچ شێوەیەک لەو پارەیە بەکار نهێنین بۆ مەسروفاتی ئیشوکاری ئەو منداڵانش خۆمان لە ڕێی خێرخوازانی ترەوە خۆمان یاخود لە ڕێی ئەو هەلەکارانی کە وەکو باسم خولی خاتی شتێکمان دەستەکە یاخود دوکانێکی بچووکمان لە بینای لەقا کردوتۆ کە لەم دوکان بچووکەیە کە شتێک ئەو قانجازەی دەستمان ئەکەوێت کە لەو کارانی خۆمانە سەرفێکەنەوە کە دەستخۆشین بەڕاستی بۆ ستافی لەق کە ماندوونە ناسانە خۆبەخشانە هەمیشە خەریکی خزمەتکردن و گەشە پێدانی کار کوردارەکان ئەو خانمانەی کە منداڵی بێباوکیان هەیە کاتێکە خولی خەیاتیان بۆ ئەکەنەوە بەبێ بەرامبەرە یان لە بەرامبەر ئەوەشتا لەوانیش نەخێرە بەبێ بەرامبەر ئێستا حالیان دوێنێ هاوکاری مانگانیان هەبوو منداڵەکان کەفالەت کراوەکان ئەلانمان بۆ کردن چەند منداڵی کەفالەت کراوتان نزیکەی 200 منداڵمان هەیە 200 منداڵ ئەمە ئەو بڕێی کە پارەیان پێدرێ مانگانە دیاریکراویان بەپێی پێویستی ئەو بنەماڵەی کە تێدایە بەپێی کەفالەت ئەو کەسی کەفالەتی منداڵەکەی کردو هەندێک کەسێک کافلمان هەیە بڵێن بڕی زیاترە هەندێک کەمترین و زۆرترین بڕی ئەو پارەیە چەندە 50,000 50 تا چەند 50 تا 200,000مان هەیە هەمانە 50,000 نێری هەمانە 25 ژەنێرە بەڵام قسەمە لەگەڵ کرۆ 25,000 بۆ منداڵێک کەمە لەگەڵ خێرخوازێکی ترەکە ئەوش 25 هێنێ دوو کاف مناڵێکماندا بە دوو کافل کە لە بڕیت حەز ئەکالەوە خێرا بەشداریکە بەڵام ئەو بڕە پارەی کە پێویستە ناتوانێت بەڕاستی بە ئەنجام بگەێنێت پێم وامان لێکردن کە دوو کەس منداڵەکانە بۆی بتوانێت 50,000 بدە ئەم پارەیە چۆن دابەشەکەن ئایا بەپێی دەرامەتی و مناڵە چووکە لە ڕاستیا لە ئێستادا هەندێک مناڵ هەیە ڕاستەکە بێ باوکن بەڵام ژیانیان باشترە لە چاو هەندێکی کەیانە ئێوە چۆن ئەم پارەیە دابەشێنیانەوەی خەرخوازەکە خۆی منداڵەکە هەڵبژێرێت وەڵێ من ئەوەندەی ئەدەمێ لە دەسەڵاتی ئێوەیانە ئێمە فەرمی تایبەتمانێ بۆ منداڵەکان کە پڕمان کردێتەوە لە فەرمە تایبەتی کە خێرخوازەکە خۆی ئەیدەی خێنە بەردەسی ئەو فۆرمەکێتی حاڵەتی چکم ئێمە هەر منداڵەکە لە ئێمە کە کافلێک دێ کەفالەتی ئەکات هەتا خۆمان سەردانی نەکەین لە نزیکەوە هەموو ئاگادارەکان و حاوز ئیمداڵەکە نەبین کەس کافلەکە نەخێنە بەردەسی فۆرمەکە کێمە وردەکارەکانمان زانی کافلەکە ئەوەی کە پێویستە معلومات ئەخێنە فۆرمی منداڵەکە خێنە بەردەم خۆی ئەو بڕەپارە دیارەکە پەیوەندی بە ئەومەونیە لە دیاریکردنی بڕەپارەکە سا هەمانە کافل هەیە بۆ جەژنی قوربان کەەوە جەژن نزیکە خۆی هاتۆ پاریە ناوڵە ئەو بڕەپارەم بۆ بە
دایکی منداڵەکەی خۆتان چند جل و بەرگی جەژن بۆ ماڵەکە بکڕن و پێشیان بڵە خواردنی جەژن ئەبێ لەوە بکڕن هەندێک کافلمانێ بۆ خۆجلەکەی هێناوە هەندێکمانی خۆی خواردنی هێنایە خۆی سەردان ئەکات ئەڵە من حەزەکەم خۆم شتی خۆم بۆ جەژن بیمەم بە ئەو ماڵە زۆر باشە خات و دڵسۆز لە سەرەتایی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی و تا ئێستا شانازیەکتان هەیە کە تۆمارتان کردبێت سپاس بەخوای گەورە فەزلی خوای گەورە چکم هەموو سەرکەوتنێک کە مرۆڤەکان خوای گەورە پیانە بەخشێت تاکید بکات تەوفیقی خوای گەورە چکم ئەگەر تەوفیقی خوای گەورە نەبێ تۆ ناتوانانی هیچ سەرکەوتنێک بەنجام بگەنی ئەمە فەزلی خوای گەورە هەر لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی چەندە هاوڕاستی توانیمانە گەشە بە کۆمەلگای خۆمان بدەین چەندە هاشتمانێک کە شانازیمان پێکرێکی لەو شانازانی کە هەمیشە پێوەکەین کە لەوانە چەندە خوشک و کچمان هەیەبێکە بە فەزلی خوای گەورەیە کە بۆی بنە بەرنامەکانیەمە بۆی ئامۆژگارەکانیمە بۆتە باڵا پۆش کە مەفەزێکی خوای گەورەیە ئینسان کە گەورەترین سەرمای دنیا هەبێ وەکو نییەکە کەسێک بۆی تۆ خوای گەورە هیدایەتی بە تەوفیقی بدات چکم هیدایەتدانی کەسێک بۆی تۆ کە لە هەموو خێری دنیا و چی لە ناو دنیا هەیە باشترە بۆ تۆ ئەمە خاڵێکی در کە ئەمە زۆر گرنگە پێی بەڕاستی دڵخۆشین چەنددا خۆشمان توانیان بەڕاستی بتوان بچنە ماڵی حاڵی خوان بە هاوکاری بە هاوکاری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە ئێستا ژیانێکی مسۆگەر و خۆشحاڵیان هەیە کە دوون لە کێشە و ناڕەحەتی یەکێ لەو بەشتانی کە بەڕاستی من جێگای دڵخۆشی مە کوڵقی خۆمان زۆر دایمە هەمیشە دڵخۆشین پێی و ئەزانین هەموو ئەو شتانی کە یەکەین خۆبەخشانە نیە تەنها نەبێ ئەم منداڵە بێ باوکانی کە هەمیشە لامانە ئەمە بەڕاستی جێگای دیمەنێکی زۆر خۆشە ئەمە ڕۆژە چوین بۆ مەتار مناڵەکانی بە باوکی سەمای چاوەمان بڕۆ بۆ مەتار بۆ سەردانکی مەتار و گەشتێکی زانستی بوو دیارە کۆمەڵە خوشک و برای لێ بوو حەج ئەچوون دانیشتم چاوەڕێ بووم چاوەڕی تارەکە بوون یەکێ لەو دایکانێ من نەمناسێ بەڕاستی بەس سەرە خۆم الحەمدولله لەو کاتێکە لە قسلێمانێ بەشەمان کردوتم خۆم لەو بەشە وەکو لیژنێکیش ئیشم کرد کە ئێستاش کە سەرپەرشتیاری لەقم هەمیشە وەکو لیژنێک لە بەشەکە ئیشەکەم دایکێک هاو بۆ لامان بڕە پارە هێنا وتی خوا بوو منداڵە بێ باوکانی بن بە چولورۆ و ئاسکریم دەستخۆشیمان لە دوایەتی نامناسنەوەتم وەڵای ماشەڵڵا منە خەڵکە بینی یەکتر ناناسینەوە تی من یەکێکم لەو دایکانی کە ئێوە هاوکارم بوون کچە مناڵەکانم لای ئێوە بوون ئێستا بە فەزلی خوای گەورە کە مناڵەکانم گەورە بوون وەس ئیشمان باشە ئێستا با سەفەری حەجەچم ئەمە بەڕاستی جێگای دڵخۆشیەکەم ئەم دیمەنانە بینین زۆر دڵخۆشە بین بۆی کە توانیمان لە کۆمەڵگای ڕۆڵی خۆمانە بێ ئەوەی جێگای دڵخۆشی بەڕاستیمە ئەو خولالانی کە هاوینان ئەیکەینەوە کە خوشکمان هەیە دایکمان هەیە بەڕاستی پار ئەمە لە خوڵی ڕیانکەم ساڵی شەمانە خوشکمان هەبووە کە باسێک کە دەستخۆشی کردلەوەی کاڵک چەکەم زۆر نامەبوو ناومانعنی زۆر هەندی هەڵسکۆت هەبووە بەڵام بە بەشدارکردن لە خولەیە گۆڕانکاری کراوە تەیە یا خوشک کچمان هەبوو بەڕاستی باڵاپۆشی کردەوە کەمە فەزلی خوای گەورە یعنی ئەگەر باسی ئەو شتە گرنگانە بکەین کە لە ڕێکخراوە کردمان ینی لانێ بڵێن کاتێکی زۆرێ بەلامانەوە ئەو شتان ئەگەر خوای گەورە لێ قبول کردبێتین ئینشاءالله لەم کۆمەلگای توانین ڕۆڵی خۆمانە بێ چون لەگەڵ ڕێکخراوەکانی کەشەوە ڕاستی ڕۆڵی خۆمانە بە لەگەڵ ڕێکخراوە ناو ئیسلامیەکانی شاو تەعامل هەسوکەتی خۆمان هەیە و وەکو خزمەتکردن بە کۆمەلگان پێمان وایە یەکەم شت کە خوای گەورە پەیامی ئیسلامی نردوێتە خوارەوە بۆ خزمەتکردنی کۆمەلگایە گرنگە ئێمە کۆمەلگا بتوانین خزمەت بکەین پێم وایە ئێمە هەرکەس لە ئاسی خۆمانەوە بە ئیسلامی غێری موسڵمانەوە یعنی هەرێمی کوردستان سەیەکی ئەگەر هەمومان بەو دیدە سەری کۆمەلگا بکەین کە خزمەت بکەین بە مرۆڤایەتی باڕکە و کێشە و ناڕەحەتیانی کە ئێستا کۆمەلگایان نابێت ئێمەش پێمان وایە مە خزمەتکردنمان لە کۆمەلگا بە تایبەتی چینی ئافرەتان پێمانوێت گەورەترین بەڕاستی سەرمایە کە دەستمان کەوتو و سپاس بە خوای گەورە لانەیە مێژوو شایدی بدا لەسەر جێگە دەستمان و ئەو خوشکانشی کە چوونەتە پەرلەمانەوە ئەو خوشکانشی کە بەڕاستی ئێستا ئەگەر لانێ لە کەناڵەکەی جەنابتانەوە ئێمە ببینێت لانێ خۆی چەندەها بەڕاستی خاڵ هەبێت کە ئێستا بە سەرمایەکی گەوری ئێزای بۆ ڕێکخراوەکە ماسپاس باشە سەرکەوتوو بن ئینشەڵڵا خات و دڵسۆز باسە لە ڕێکخراوەکانی ترکە لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان پەیوەندیتان چۆنە سپاس بەخوای من توانیمان ڕاستی لەگەڵ ڕێکخراوەکانی تراچکم دید و بۆچوونیمانش کە خزمەتکردنە بە ئافرەتان جگەلێکە ڕێکخراو و کۆمەڵێ بنەمای تایبەتی خۆی هەیە کە خزمەتکردن بە کۆمەلگای کۆمەڵێ خاڵێک هەیە پەیوەندی بە پەیڕۆ پرۆگرامی خۆی هەیە بێجگەلەوە ئێمە کە یەتە سەر باس خزمەتکردنی ئافرەتان لەگەڵ خراوەکانی تروشە زۆر بەڕاستی الحەمدولله تەبایی و هەماهەنگیمان هەیە بۆ خزمەتکردن بە چی ئافرەتان بەو شێ بەڕاستی مەکە زۆرجار کە بەشداریەکەین لە کۆڕ و کۆبنەوەکانە ئەو شتانی کە پەیوەندی بە بنەمە شەرعیەکانەوە هەیە پیانەڵێن مە خاڵی سوورە بۆ ئێمە ئەگەر لەو خاڵەتە بڕن هاوکار نامێت بەڵام تا ئێستا سپاس بەخوای گەورەشتی واڕووی نەدا کەمە شتێکە لە خاڵێکی سوور بێ بە لەگەڵ ئێمە کە تەعامل و بەرنامە و پرۆگرامی جاهمان هەبوو پێکەوە و پرۆژی هاوبەشمان هەبوو پێکەوە تا ئێستا شتێک ڕوونەدا کە بتوان بەڕاستی تا کاریگەریە بیاخۆ لە خاڵە سوورەکانی ئێمە تێپەڕان بێت کە لەگەڵان هەسکۆتەکەین دۆستایەتیمان زۆرەیە سەفەر و هاتوچۆمان هەیە پێکەوە بەرنامی جیاوازمان هەیە بۆ ئافرەتان و خزمەتکردن بە ئافرەتان زۆر باشە بەرەو جەژنی پیرۆزی قوربان ئەچین لەوەچێ خەڵکێگە بێ خێر و خێرات و سەدەقە و بەخشینەکانی بەهۆی گەورەی پاداشت لەم کار و کردەوە لەم دەڕۆژە شتێکی زۆر باش بێت چیتان هەیە بۆ
خەڵکی بێدەرەتان بۆ خەڵکی هەژار بۆ منداڵی هەتی و ئایا پرۆژەیەکی تایبەتان هەیە لە لاکردنەوە یان دڵخۆشکردنی خەڵکی هەژار و هەتی و لە بەرجەژنانی قوربانی پیرۆزە؟ سپاس بۆ خی گەورەوە فەڵی بەڕاستی مەخوای گەورە هەمیشە ئەڵێم و ئەو خێرخوازانی کە خی گەورە پاداشتان باتە هاوکارین کە جێگای متمانە ئەوەندە بە ئێمە هەیە خێرەکانیان بهێن بۆ ئێمە سپاس بۆ خۆر ئەو مناڵانی کە لە ئێمە کەفەلەت کراون خێرخوازێک دێ بەیانە بەیانی تەلەفۆنی کرد خواردنی جەژن ڕۆژی پێنجشەمە ئینشەڵا بۆیانە هێنین تەوزیعەکەن بە سەیرانە مژمناڵەکان ئاگادارەکەن و تەلەفۆنەکەن بۆ ماڵەکان دێن خواردنەکە وەرەگرن بۆ ماڵی کەم دەرامەتیش لە خواردنەکە لە چی پێگاتووە پێداویستەکانی جەژنە برنجا ڕۆنە شەکرا نەقوڵەتان نەقوڵانی ئەوی پێداویستی جەژن بێ بە زیادەوە ئەو خێرخوازە هەموو ساڵێک کە قسەی لەگەڵەکەین هێناوەتی بۆ منداڵەکان چ پێداویستە بە گۆشتەوە بە منیشتەوە بە ڕۆنتەوە فاسۆلیاتەوە تەنان قەیسی کوشمشی هیچ تێکات مدوار ئینشەڵا پاکەتێکی جیاوازە زۆر جا بەڕاستیەن دەجاسی پاکەتەکەش ناکەچ نەگومە سیقەمان بە خێرخوازەکە هەیە کە پێویست ناکەمە بەدوادەشم بۆکەین کە چی هەیە چکم خۆی ئەوی پێویستە ئەنجام ئەدا بۆیان خۆی ئەوەندە تێگەشتە سپاس بەخوای گەورە ئەوی پێویستە بۆ منداڵەکان بە ئەنجام ێگەێنێ و قسەشمان لەگەڵ چەند خێرخوازێک کردووە کە بۆ ماڵانی کەم دەرامەتن چکم بەڕاستی کەم دەرامەتەکان ناو شاری هەرمی ناو شارەکەمانە لە هەرێمی کوردستان ئەوان بەڕاستی چینێکن کەمتە خەڵک ئاگای لیان و ناشتوانن کە باسی گۆزی خۆیان بکەن ناو کۆمەڵگە لان لای خزمی خوان کەسمان هەیە کە هاتوو بەلامان ئەڵێ من لەگەڵ کەس و کارێکی خۆما کە وەز ئیشان باشە بەڵام ناتوانم چم ڕوو لەو بنێم کە بڵم پێویستم بۆی هاوکاریم بکەین یەم ڕوم لە تۆ ئەنێم کە جێگای متمانی ڕوو لە ئێوانێم کە پێم وایە مەڕ خراوەکان لە قەیکن کە وەکو جێگای متمانی هەمووانن لەبرەوەی دێ بۆ لای ئێمەعنی ئەزانێ بە ئمە سەردانی ماڵەکانەکە ماڵانی کەم دەرامەتن بۆ ئەوی کە پێداویستیەکانیان بەڕاستی بتوانین هاوکارکەن یا خەڵکمان هەیە نەخۆشە بە تایبەتی ئەم دەڕۆژە سپاس بەخوای گەورە خەڵکی هەرێمی کوردستان هەر خەڵکی چاکەکارن بە هەموو چینەکانیەوە کابینێ کەسێ نەخۆشە پێداویستی هەیە عنی بەرەو جەژنی قوربان چاکەکردن لەم ڕۆژانەیە چەند قاتی ڕۆژەکانی ترەخوای گەورە باسی ئەم ڕۆژانی کردوکە ئەو ڕۆژانن کە ئینسانەکان زیاتر ذکریاتی خوای گەورەی تیا بکات زیاتر عیبادەتی تیا بکات زیاتر چاکەکانی تیا بکات یعنی بە تایبەتی ئینسانی مسلمان ئەبێ هەوڵ بە لەم دەڕۆژە لە هەموو ئەو عیبادەتانی کە پێویستە بە نوێشکردنەوە زیادی بە سونەتەکان بە نوێشکردنەوە بە نوێژ سونەتەکان کە زیاتر پابند بێ پێ بە زیکر دەم بە زەکر بێ ئەم دەڕۆژە هەڵ بە هەمیشە دەم بە زەکر بە خێر و سەدەقا کە گرنگە ئاگاداری بین و هەروە ئەنجامدانی ڕۆژی بە پێیتوانە و قورئان خوێندن و دوعاکردن کە لەو ڕۆژانەیە کە خوشکان برایانمان ئاگادارن کە خێر و سەدەقەکانیان چەند قات لای خوای گەورە پاداشتیە لەبەرە خوشکان و برایان کە لە هەرێمی کوردستانە ئەمە ئەزانن یعنی خەڵک زیاتر تەلەفۆنمان بۆکە بۆ گەیاندنی خێرەکانیان و سەدەقەکانیان بۆ کەسە کەم دەرامەتەکان بەڵام گرنگیشە بەڕاستی بازرگانەکان براکانمان کە توانایەکیان هەیە وانەزان ئەم دەڕۆژە بەس ڕۆژوگرتن دیا خێرە بگەلانێ ئەو ڕۆژە بۆ ئەو لە بری ڕۆژەکە کە بازرگانێکە توانایە بێ هاوکاری ماڵە کەم دەرامەتەکان کە ئەو ماڵانەکە کە بۆ ڕۆژی جەژن پێداویستی جەژنی خوا فەرمی عیبادەتی ئەین ڕاپەڕاندنی کاروباری موسڵمانێک و پڕکردنەوەی پێداویستەکانی لە عیبادەتی 6 شەو باشترە بەڵێ بە تایبەتی کە بلم ڕۆژە پیرۆزانەیە کە خێرەکان چەند قاتە چەندا ماڵمانی بەڕان ئێستا کە توانین یا خوارین جەژن ئامادە بکە بتوان خوارین جەژن بە ئەو ماڵانە ئامادەکە بڵار لەو خێر و داهاتی کە خۆی گەوری پێبەخشیوە لەم چەند ڕۆژە ئەو ماڵە فەقیر و کەم دەرامەتەنە لە یاد نەکات و ئەگەر کەسانێکیشمان هەیە لە من نازانین بیدەین بەکوێ بەڕاستی ئێمە دەرگامان کرا حەج کەسێ بە ئەمانەتەوە کە ئەو ئەمانەتەی هێنێتە لای ئێمە بە هیچ شوێک دەستکاری ناکرێت و خۆی ئەگەێنێتە جێ بەساری خۆمان جارویاشتمان بردووە لە خۆمان بە ڕۆژانی عارفە بەشانی جەژن ڕۆشتنشتمان بردو بە ماڵانی خێر کەم دەرامەت بۆی بتوانێت بەڕاستی ئەو منداڵان دڵخۆشکێت چکم کە ئێمە زۆر جا ئێمە ئاگادارین زۆر خەڵک دێت سەردانمانێک عنی گریانمان بۆ وەزی ئەندێکە ئەڵە سوێن دەخوا خواردنی جێ بەیانی جەژنیێنێ کەمە ئێمە لانێ زۆر خوشک و برامان هەبێ ئاگاداری ئەو وەزانە بحکمی کە کەمتر خەڵک لاوکو باسم کە خێزانەکان کەمتر خەڵک ڕووی دێ بچێت دەرگا لە ماڵەکەی بە بەڵام وەکو لە قەیکەرە خراک بزانە خراکی ئیسلامی زیاتر ڕووی لێ ئەنێت داوای لێ ئەکات تەکلیفی لێکات ئێمەش بەڕاستی ڕوو ئەکەینە خەڵک داوا لە خەڵکەکەین یان زۆرجا خوشکمانەیە لای مرۆ خۆم بێ قەت ناچم تەکلیف لە خەڵک بکەم بۆ شێ زۆرجا ئیحراجەکرێن قسەی ناخۆشمان پێوترێ ئەڵێ بۆ خۆم بێ ناچم ببوورە دڵسۆز خاتون هاوکاریەکانتان تەنها بۆ بنەماڵە و منداڵی هەتیوی کووردە یان بوونەوە ئاوارانی کە عەرەب و سووری یان زۆر جار کوردی ڕۆژهەڵاتی کوردستان و پارچەکانی ترین لە کوردستان نیشتەجێ بوون هیچ حاڵەتێکی واتان هەیە کە ئێوە هاوکاریوانیش بکەن هاوکاریوانیشمان کرد بەڵە هاوکاری ئاوارەکانتانمە پار هینمان کرد کە ئەو بارە هەمارە لە هەرێمی کوردستان بوت
کە ئاوارەیەکی زۆرمان بوو لە دەستخڕماتولانە بۆ دروست ینی هاوکارێکی زۆرمان لە بینای لە کۆ کردەوە کەمپینمان ڕاگەیان کەمپینی فریئە کە ئەم کەمپینە بەڕاستیەستان بە کۆکردنەوەی خۆراک بوو جلوبەر بوو پێداوی سیناماڵ بوو هەمووشی بێتمان بەسیارە بۆ خۆمان بۆ دەستخڕمات و کەلار بە هاوکار لە چەند دووسێ ڕێکخراو بن کە پێکەوە ئەلەم کەمپینیا بەشداریمان کرد ئێمە تەنان لە مناڵە بێباوکەکانە ماڵی عەرەبمان لەگەڵایە کە ئێمەوتون بە خێرخواتۆ تەکلیفێکی زۆری کردووە لە ئێستەیە بەڵێ هەمە لامانە چکم خۆی کاتۆ تەکلیفی کردوای سەردارمان کرد بە دوواداچوونمان کرد چون پرسیارمان کردووە لە بەدواداچوونمان کرد پرسیارمان کرد کە ماڵکم بەڕاستی بێباوکن یعنی کەس نیە هاوڕێکیان لێ باتۆ فەقیرن بە خێرخوازمانەوە تۆ بۆمە کە ئەو کەسێکی حەزەکە فەرەتی منداڵکە لە ماڵێکی زۆر فەقیر مستاقم بڵێ فۆرمەمانە لە ئەگەر خۆت پێت خۆشە بڕۆ سەردانیکە و چی پێویستەکە بۆیکەیت ینی بەڕاستیمە جێگات لە خۆشیەکەمە فەرق و جیاوازی ناکەین چکم کە تۆ مرۆڤەتی نابێ جیاوازی تا بگرێت ڕاستی ئێمە گرنگە ئێمە کورد ئاگامان چی بێت لە کوردایەتی خۆمان بەڵام نابێت ڕەگەز پەرستایەتی بکەین بۆی کە چی بکەین مرۆڤەتیمان لە بێتێتەوە چکم مرۆڤەتی پێش هەموو شتێکە ئاگاداربوون لە مرۆڤەتی خزمەتکردنی مرۆڤەتی لە هەموو شتێک گەورەتر و گرنگتر لای خۆی گەورە زۆر باشە خاتی دڵسۆز دەزانین لە چەند ڕۆژی ڕابردوودا ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوەکەتان بۆ ساڵی نوێ گرنگترین کار و پرۆژەتان چییە وەکو ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی ئێمە ئینشاڵڵا بە ساڵی نوێ بەنامان وایە کە ئەم پرۆژانی کە هەمانە زیاتر گەورەی بکەین بە تایبەتی پرۆژەی مناڵانی بێباوک مناڵانی بێباوکی سۆمای چاوان زیاتر گەورەی بکەین و برەی پێ بدەین وە خوری جیاوازتر و بەرەندامی جیاوازتریان بۆ بکەین ناوەندێکیان بۆ بکەنەوە کە لە ڕێی خێرخوازان بتوانن لە مناڵەندەیە زیاتر گەشە بە توانەکانیان بدەین بۆ خوڵەخایەتیانی کە هەمانە هەڵ بدەین بەڕاستی زیاتر هەلی کارێ عنی بتوانین شوێنێکی پێویست دابین کە بۆ هەلێکی کار بۆ خوشکانی خۆمان وەرا پێگەیاندنی زیاتر گەنجانمان گرنگیدان بە گەنجانمان و پێگەیاندنی خوشکانی خۆمان لە هەموو بارەکانە بۆ بتوانین بەڕاستی زیاتر گەشە بکەین و بەرنامەمانە بێ ئینشاڵڵا بۆ بتوانین گەورەترین گۆڕانکاری بە خوشکانی خۆمان بەنجام بگەینێ زۆر باشە خاتە دڵسۆز کۆتا قسەتان چییە لەبارەی کار و چالاکی و پرۆژەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کۆتا قسە منەمەیە کە دەیەکەم بە داواکارم لە خوای گەورە کە هەموو لایەک سەرکەوت و کە داواکارم لە خوای گەورە کە مۆفەقی هەموو خوشکانێ بکات کە بەڕاستی بێن لەم ڕێکخراوانی کە ئەوە خێرخوازین لەم ڕێکخراوانی کە شوێنێکن بۆ پێگەیانی خۆت بۆ چارەسەری کێشەکان بۆ بەڕاستی دروستبوونی کەسایەتی خۆت خوشکانمان ڕووبکەن ئەم شوێنانە بۆی بتوان گەشە بە بارەکانی خوان بن چکم زۆر جار ئێمە ڕێکخراوەکان تاوانبارێکرێک و هۆکانە بە دروستبوونی کێشەکان بۆی ڕێکخراوەکانی کێشە خێزانەکان زیادی کردووە بەڵام بەداخەوە بین ئێمە خوشکانی خۆمان بەرچاوڕوونە بێ بەڵام برایانمان نیان تێبگەنەوە یاسا و مافانی کە خۆی گەورە بۆ ئافرەتانی دانەوە کە ئەم کێشانە ڕوبەڕۆ بێتەوە زۆر جار ڕێکخراوەکان تاوانبارێکرێن بۆ پێم خۆشە برانی خۆمان بێن لە نزیک و عنی ئاگاداری خوشکانی خۆیان بن دەستیان بگرن بەڕاستی هاوکاریان بۆ بتوان گەشە بە خوشکانیان بن بە خێزانەکانیان بن بە دایکیان بن بۆی بتوان کۆمەڵگایەکی دروست پەروەردە بکەین بێخود کچەکانیان متمانیان بێمە بێ کچەکانیان بێنن لە ئێمە فێری بەشداری بکەن لەو خۆڵانی خۆمانە بەناکرێت تۆ کچەکەت کە لە کاتی پشووی هاوی نابینێری بۆ هەموو شوێنی بۆ فێربوون چکە هەموو شوێنی فێربوون نییە هەموو شوێنی شارەزابوون و خۆل نییە بۆ کچەکە دەبێ ئاگادار بن دایکانمان بە تایبەتی کێمەگرنگی زیاتر بە خوشکانین کە کچانی خوان بنێن بە متمانەیەکی تاواکە بەشداری بکەن لای ئێمە لە خۆلانمان بۆ بتوانین گەشیان پێ بدەین بتوانین گۆڕانکاری بە هەمومان بکەین و ئەو خێرخوازانی کاوکارمان زیاتر هاوکاری ئێمە بن بۆی بتوانین لەم خولەی کە منداڵانی بێباو کردومانەتەوە بتوانین زیاتر بەڕاستی گرنگیان پێ شوێن تایبەتیان بۆنی خواردنیان بۆ دابینکەین مەچکۆم باسم کرد ڕۆژانە خواردنیان بۆ دابینەکەن لەسەر ئەرکی خۆمانی ئەگەر خێرخوازیش حەزەکە بەشداری بکە چکم زۆر خێرخواز ئێستا نازانێت کێ شتانەمانێ چکمە گەر بیزانێ بەشداریەکە لەبەر خێرخوازانیش بابن بەشداری بکەن لەو خێرە گەورەی کە ئێمە دەستمان داوە تێچکم ئینشاڵڵا ئێمە ئازام یەکەم شوێنی کە بەو شێ مناڵە بێباوکان خوڵی تایبەتمان بۆ کردنەوە ببێت بە نمونە بۆ ئینشاڵڵا بۆ شوێنەکانی تریش بتوانن برە بەکارەکان بدەن و گرنگی زیاتر بۆ منداڵانتن بۆی بتوان گۆڕانکاری گەورە بەنجام بگێن زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو دڵسۆز عەزیز بەرپرسی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای کاری جوانتر و باشتر سەرکەوتوو بن ئینشاڵڵا خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی عەزیز و خۆشەویست پاش ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتان و بەردەوام دەبین لەگەڵتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ڕیسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن
1970 840 2000. چاڤیلاند ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵە بەڕێزان لە چەند ڕۆژی ڕابردوودا کتێبی بیلۆگرافیای نووسین و بەرهەمەکانی پیرەمێردی شاعیر بڵاو کرایەوە کە لەم بارەیەوە هاوکارمان ڕیاض کاکە مەحموود راپۆرتێکی بۆ ئامادە کردوین. فەرموون بە پێکەوە بینەری. لە بیرەوەری 69 ساڵەی کۆچی دوایی پیری ڕۆشنبیر و ڕووناکبیر و ڕۆژنامەنووسی گەورەی کورد حاجی تۆفیقی سلێمانی ناسراو بە پیرەمێرد کتێبخانەی گشتی سلێمانی بە هاوکاری مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە کتێبی بیبلۆگرافیای پیرەمێردیان بڵاو کردەوە. هەڵبەتە ئێمە وەکو کتێبخانەی گشتی سلێمانی کە کار لەسەر بنەمای پیشەوی و زانستی کتێبەکەین. بیبلۆگرافیا کتێبێکی پلە دووە داهاندرێت بەو کتێبانەی کە لە سەرچاوی فەرهەنگیە داهاندرێت پۆلێن بەند دەکرێت. گرنگی لەوەدایە بۆ خوێنەر و سوودمەندان و کۆمەڵگەی کتێبخانە ئەو لە بیبلۆگرافیا کۆمەڵێک زانیاری کۆکرێتەوە لەسەر سەرچاوی معرفی. جا بابەتی بێ یا کەسایەتی بێ یا بە شێوەی گشتی بێ. ئەو ئێمڕۆ کاکبوار کردوێتی بیبلۆگرافیایە بۆ کەسایەتێکی کە خزمەتی کردووە باری ڕۆشنبیری و کتێب و کە معرفیەکاندا لەم شارەدا ئەوش پیرەمێردی نەمرە کە چەندین بەرهەم و چەندین وتار و لێکۆڵینەوە و نووسینی هەیە. ئەمان ئەم بیبلۆگرافیا سەرجەم ئەو بەرهەمانەی پیرەمێردی نەمری لە خۆ گرتووە. کتێبەکە لەلایەن بوار نورەدینی ڕۆژنامەنووسەوە ئامادەکراوە و کۆی وێستگا ڕۆژنامەوانی و ڕۆشنبیریەکانی پیرەمێردی لە خۆی گرتووە و سەرجەم کارە ڕۆشنبیری و نووسرا و وەرگێڕا و کتێبەکانی پیرەمێردی تێدا تۆمار کراون. شایەنی باسە کۆمەڵێ لە نووسەران و ڕۆشنبیران ئامادەی مەڕاسیمی بڵاوکردنەوە و ئیمزا لەسەرکردنی کتێبەکە بوون و کتێبەکەش بە دیاری دابشکرا بەسەر ئامادەبواندا. پیرەمێرد یەکێکە لەو کەسایەتیانەی کە مێژوویەکی گەورەی هەیە و خزمەتێکی زۆری کردووە بە بزافی ڕۆشنبیری و هۆشیاری خوێنەواری بە تایبەتی لە سەرەتاکانی سەدەی
بیستەماوە لە نیوەی یەکەمی سەدەی بیستەما و لە شاری سلێمانی و لە هەموو کوردستانە لە ساڵ 1950 کاتێکە لە تورکیا ئاگەڕێتەوە ئەڵێ چیم کردو جارێ هێشتا لە کوێمە میلە لەمەوە ئاواتی پێمە بە معنای کەلیمە و شعری خۆی جێبەجێ کردووە لە دەرکردنی ڕۆژنامەی ژین و ژیان و لە ئەنجومەنی زانستی لە نێشتین نەخوێنەواری و تەنانەت بە هەوڵ و توانای خۆی توانیوێتی چاپخانە بێنێتە سلێمانی لە وڵاتی سووریاوێ هێناوێتی وە ساڵانێکی زۆر سەرپەرشتی دەرکردنی ڕۆژنامەی هەردوو ژیان و ژینی کردووە و بەردەوام لە نووسینە بەردەوام بووە و ژمارەیەکی زۆر کتێبیشی چاپ کردووە بە چاپخانەکەی خۆی پیرەمێردی نەبەر ناوێکی گەورەیە ئەم کارە دڵنیام خزمەتێکی زۆرە کات چونکە سەرجەم ئەو کارانەی گرتوۆتە خۆی کە لە سەر پیرەمێرد نووساون و ئەو بابەتانەی پیرەمێرد پێشکەشی کتێبخانەی کوردی کردووە وەک کاک بوار فەرمووی لە سەدا 99 ئەو بابەتانی دۆزیوەتەوە کە بڵاوی کردوونەوە لە کاتی خۆیە و ئەمە ژێدەرێکی زۆر باشە بێ بۆ بەردەستی توێژەران بۆ بەردەستی خوێنەران و پیرەمێرد دۆستان هیوادارم ئەم بۆنەیە بوو بێتە سەرەتایەکی تر بۆ قەدرگرتنی ئەو ڕابەرانەی ڕۆشنبیری کوردی و ئەدەبیاتی کوردی ئێمە وە کتێبخانەی گشتی سلێمانی سوپاسی ئیدارەی مۆزەخانەی ئەم نەسوورەکەکەین هاوکاری کردین بۆ مەراسیمە جوانە هیوای سەرکەوتن بۆ کاک بوارە خوازم ڕۆحی پیرەمێرد شاد و کەناڵی پەیامیش هەمیشە درەوشاوە بێت. حاجی تۆفیقی سلێمانی ناسراو بە پیرەمێرد یەکێک بوو لە کەسایەتیە کاریگەرەکانی بواری ڕۆشنبیری و ڕۆژنامەنووسی و وەرگێڕانی کوردی و ڕۆڵێکی کاریگەری گێڕا لە بەرزکردنەوەی بزافی ڕۆشنگەری و ڕۆژنامەگەری کوردی بەتایبەت لە شاری سلێمانی لە ڕێی دەرکردنی ڕۆژنامەی ژین و ژیان و هەروەها دامەزراندنی چاپخانەیەک بۆ بڵاوکردنەوەی ڕووناکبیری کوردی. ڕیاز کاکە مەحموود تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. ئاخۆ ڕوێ بێنەمەنا دەردێ بێخەمنی شارە هەناسە سەردێ مزانی بارا بە چەپڵە ڕێزان وا چاخەمەکەی لوێ وای بەردێ وارانێ بە تاوار و بەوەشی سۆزی کەراوە کویسانی و هەردێ ئەمن و ئەمان و سەروەش و دڵوەژ جار بڵان واچا نەمەنێ جەردێ زەحمەت و شان و ملوێتانە نوش و گیانی تا بێخەم بوەردێ هەورە سیاوە و مەینەتی لوان سەروەش و دڵوەژ باشایی کردێ فەرێ حەوار و بێخەم بنیشی هەم سەوزێ باوە ئاگوڵە زەردێ شرام هەورامیشن وەشا چڕا خەڵک بێڕیا بوو نەمەنا پەردێ. یاخوا دەست خۆش بێ خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێ بێم ڕۆیەکێک لە شاعیرە ناودار و خۆشەویستەکانی هەورامان و ڕۆژهەڵاتی کوردستان میوانی تەوەری بەرنامەی پەیامی ڕۆژ و ماڵەکانی ئەوێ عزیز و خۆشەویستە و کەم تا زۆرێک لە وەکۆڵێ ئەدەب دۆستان و شعر دۆستانی کورد و هەورامی زمان ئاشنای بەرهەم و شعرە جوانەکانی فەرەیدونی بەهرامین کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرام زۆر جار بڵاو دەکرێنەوە وە کۆمەڵێ مناجات و وەسفی زۆر جوانی هەم بەرامبەر بەخوای گەورە و بەرامبەر بە سروشتی جوان و ڕازاوی کوردستان هەیە. بەڕێز فەرەیدون بەهرامی زۆر بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونت کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریف تێناوە. قوربانە سپاس دەکەم گۆرەی کەم نەبی ئینشاڵڵا منیش هەروەکو ئەوەی کە هەروەکو لە خۆتان تەبریکتان پێعرض دەکەم و سەرەتا هاتنی جژنی مەبارەکی قوربان تەبریکتان پێعرض دەکەم و مەبارەکباییتان پێژم وەکو منی جار پێم خۆشە ئێمڕۆ لە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویستم. با سەرەتا لەوەوە دەست پێ بکەین بزانین فەرەیدونی بەهرامی کێ کورتەیە لە ژیانی خۆت بناسیێنە بە بینەران و شەیدایانی شارەکانت. بسم الله الرحمن الرحیم با بە شتێک عرض بکەم من لەم چەند ساڵەی ئەخیرە سەڵەواتێکم دا سەڵەواتەکەم زۆر ئەلحەمدولیلا دەنگی داوە لە ناو خەڵکە با بە ئەوەی دەستی پێ بکەم ئێنە و دار و کۆکەمەری ئێنە و خەلە و دەشت و دەری ئێنە و ڕیش و شای عومەری
ئێنە و ئانە و ئانە تەری سەڵواتی پێغەمبەری صلی الله علیه وسلم. من فەریدونی بەهرامی خرک و دەگاو هانە گەرمڵی سەر بە هەورامان و لهون و ئەو دیمی ئێرانی جە ساڵە و 1930 هەتاوی جە ئەوێ بیا هەڵای نەلابێنی مەدرسە قەدەر و خوای پاس نەبێ چەترەوە تیمی دریا سەرە مارێک شاتەم عەمرە خواش کردە و هەرحاڵ بێمێ ڕێز و هەتیما بەڵام ئەوێوە مدیرێ ئەوێوە دانا و کارامێ سەر و سەرێ ماوە بێ چەترە و ڕەحمەتیش کێشا سەر و سەرێ مارە و باڵ و ڕەحمەتی سەر و سەرێ ماوە بێ و بەڕاستی پەروەردەی چشکردی مێ و فرێج خاص اینجا سەر و ئینەی کە چەنی دەسم کرد بە شیعرێ ئاوەختە دەگایەکە هۆرامانی نە باو بێ تەلەڤیزیۆن نەبێ رادیۆ نەبێ کارەبا نەبێ عەرض و خزمەت دەکەن و ئێتر شەوێنە هەر بنەماڵ هەر 15 یانی لوێنی یانەوە نیشێنێرە یا یۆ باسەوا بێ واژنەش فەرە میرزا یا مۆلودنامە یا میعراجنامە یا وەفاتنامە یا شانامە یا شیرین و فەرا یا خولاسە لێلە و مەجنون ئینیشا یۆ نیشێرە و خەڵکەکە گۆش پێی گێرێ تەبیعەتەن منی چێ بە باو ئینەی چی دیمەوە لالوێم ئینە چی دیمەوە مامۆسێ نێگرت مامۆسا حامی و مامۆسا نیزام و مامۆسا تایر و ئینە چێگە ئینە چی دیمەوە مامۆسێنێ و منی چێ کتێبێ کەم تاکتێ زانینێ تاوێنی وانوێ حەزیچ کەرینێ بە شیعرێ ئەڵای چم تەبع شیعرێش بێ دمایی ئێتر نیشێنێرەوە خەڵکەکە گۆشتێ و حەماسەتەوە وەشکەرێنێ و جارجاری چانە بێ وەختە یاوی یاگەوە مەسەڵەن ڕۆسەم حیلەکەری چەنی سۆراوی ئانەبێ خەڵک هورزیەوە و حەواست کەرێ و جمانی دێنێ و قسێ واشێنێ ئەفۆکەرە تو چ تەمەنێنە دەست دەکەر بە شیعر نوویست اینجام ئێمەش یەواش یەواش ئارام ئەجێم تاوو شیعرێ وانوێ دەستم کرد شیعروانایە و ئەچا کتێبە تا گۆرەی وێمێ ڕۆ اتفاقی پەراوەری جەدەگانە بینمە کوڕە ڕەفیق ماما شعرە هیواناوە ماشوی شعری نەوکێنەیە واتم مەزان و فەڵک سەرجەنەوە تێخش تێشکردن زامانی کاریم زۆ خاوڕێشکردن واتم وەڵام مەزان و ماشوینە شعرە تۆنێ ئەگەر یاوت بوو جە هانەگەرمە پیرەوارینە نیشتێ بینمێرە ماشو ئی شعرێتەواتێ وستە شۆ یاڵم یعنی تەمەن و پول و سێ سانەوی وێمەشمێ ئێتر ئارام ئارام دەستم پەنەکرد باوڕێکم نەبێ بەوێم کە شاعیرە ناوینیشە تا ئانەوێ ئێتر جەنگ ئاما وەرەوە ئاواری بێ میلوایمێ پاوە و کۆڕێ ئەدەبیە ماچ جەپاوەنە وەشە کردە و دەستما پەنەکرد زۆر باشە کاک فەریدون پێم خۆشە زمانەکەمان بکەینەوە بە سۆرانی بۆی خەڵکێکی زۆرتر وەکوڵە سوودمەند بن لە قسە و لە بەرهەمە شاریەکان ئەو بوارانەی کە شعریان تیاڵی کامانن ئەو بوارانی کە تۆ شعرت بۆ وتون لە ئاینی لە کۆمەڵایەتی بۆ من لە وەسفی سروشت لە ئەو بوارانە عرضت بکەم بواری ئەسەن شاعر ئەگەر ئلهامێکی بۆ بێت ئیسە نازانم چۆن من وەسفی بکەم من خۆم چوون هەر لە ئیبتیداوە لە بنەماڵەیەکی دینیە باوەڕدارە بووین لە هانەگەرمڵەوە ئەمانێ واللهی قسم من هەرچی شعرم وتوە هەر کتێبێکیشم هەر چاپ کراوە لە ئێرانە بەناوی هەوای محەممەد لەسەر ڕێبازی دینیەوە زۆرتر دەستم پێ کرد و ئەگەری لە ناو دڵی خەڵکە جێگەم کردەوەی پێم وای هەر بە عشقی محەممەد بوو بەڕاستی جێگەی کردەوە بەڕاستی جێگەی خۆی کردەوە و جێگەی خۆیی لە ناو دڵی خەڵکان نیشاندا عرضی حزورت بکەم تەبیعەتەن لە وەسفی تەبیعەتیە تەبیعەتی چاژینگە من یەکێ لەو کەسانم کە زۆر شیعرم وتکوێ بعد یەکێک لە هەورامانە بژی هەرە بێ بەبێ ئەبێ بەڕاستی یەکێ لە هەورامانە بژیت ئەبێ لە تەبیعەتی چا بژیت هەر وەکو ژینگەیەک لە تەبیعەت دوای ئەوە باسی کۆمەڵایەتی باسی مەسائلی مشکلاتی اجتماعی خۆمان وەکو ئێمە بەداخەوە لە کۆمەلگای ئێمە تەلاق یەکێک لە معزەلاتی خەتەرناکە کە من زۆر لەسەری چووم باسم کردووە لە زەممی تەلاقم کردووە زەممی خستنم کردووە مەسەلەی ژن بە ژن ئیجا بەدا ئەلحەمدولیلا ئیسە نەماوێ زۆر نەماوە زۆر کوتاومە زۆر لەسەری چووگم زەمم کردووە وەکو شتێکی مەزموم لە کۆمەلگای ئێمە باسم کردووە
عرضی حزورتکەم مەسەلەی شکار ڕاوچیان و ئەوانم بە هەر یەکسەر کوتاوەوەیەکە هەرچند ئەوانی کاتی خۆیان هەست بۆ شکار و قورعانی ئیجازەی پێداون وحیل لەکم سەید البەری ئەمانە بەڵام هەر بە کاتەکانم بۆ دیاری کردوون کە ئێمە لەم کۆمەڵگای ئێمە ئەم ژینگەی ئێمە لەسەر ئەم بابەتانە زۆرتر من قسەم کردووە. زۆر باشە کاک فەریدون بە گوێبیستی یەکێکی تر لە شارەکانمی بەتابەتوانەی کە لە عشقی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم وەکۆڵێ نووسیوتن و عەفو ڕیاز پێم وا بێت خەوێکی بینیوە بە پێغەمبەرەوە درود و خوای لەسەر بێت ئەگەر ئەومان بۆ بخەین بەداخەوە ئەو شارمە پێی نییە شارەکەی ئەوەی لە ئینە ئەڵابجە ئەم مەولووە مانگی مەولووە خوێندمەوە ئەگەر باسێکی خەوەکە بکەیت وەڵا وەکو بێژین شەوێک لە خەوما بوو عەرزی حەزورت بکەم وامەزانی وام لە دەشتێکە وەکو بیابان بەڵام ئاوێکی لێڵ ئەهات ئاوێکی لێڵ ئەهات و خەڵکێکی فرە هاوار و دایان نەکرد تەواشم کرد یەکێ وێساوە لە دوورۆ بەڵام پشتی کرد بەسۆی لە خەڵکەکە ئابایەکی دزداشێکی عەرەبی لەبەرا بوو با لێ ئەدا خەڵکەکە هاواری ئەکرد و ڕایەکرد بۆ لایە وتیان ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ تەبیعەتەن ئەوەی کە خەوە بینی قارەمانی خەوە کەس خۆی چمتر خەوەکەم بینی ڕام کرد گەیمە خزمەتی ئەوە دەستم برد چاکەکەم گرت چاکی ئاباکەم گرت هاوارم کرد لە حیوات وەختێ لای کرد لە حیوات ئازاچڵەکیام ئێتر ئەو خەمە دبینی دەک تەقی دیرە پەیچی کریایەوە جەوەرمی شیرین پەیچی زڕیایەوە مەگەر عزیز لەلات نەبوو مەگەر ئارزوت ئەوە نەبوو لە خزمەتی ئەواوی دێ بۆچی داچڵەکیایی ئێتر ئەزەمی دیای خۆمم کردووەمانەوە بەڵام من وەکو فەرمووت شیعرێ بخوێنمەوە شیعر بەیانی دوو بەیانی جەژنێ بەڵێ ئەلحەمدولیلا خوا شکر خەڵکی ئێمەش بۆ قوربانیکردن دەستێکی بانی هەست ئەمەی ڕەحمەتی خوای و من شکری خواکەم بەڵام لەلایەکی تریشەوە تەئەسۆ خۆم ئێمڕۆ قوربانیکردنەکەیان وای پێ هاتووێ ناوی خزم و کەسوکارە دۆڵەمەندەکانی خۆیان ئەنووسن هەر بۆ ئەوانی یەبن لە کاتێکە لەم لاوە هەستمان فەقیر و هەژارمان هەست ڕەنگە ئێمە ئیستا شاهدی باوک بین کە شەرمەندە و ڕووزەردی مناڵەکانی ئێستی حتا بۆ تیکێنانی ئەمانە من شارێک مووسووە بۆ جەژن ئەگەر ئیجازەت بفەرموو جەژنە نەشاڵی و وەشی و جەفەنگەن زاخاوی دڵی جەخەمان تەنگن هەریانێ پێی شایی و کۆشانن تەدارک سەوای گفت و گۆشانن زەکاتی خلەی خەرمانی ڕۆحن خەرمانێ سوور بۆ ساحیب فتۆحن هەر کەسێ زاخا و ژەنگی دڵدا بۆ یانی ڕووسوری ئەمری ئەڵڵا بوو ئەڵڵاه ئەکبەر شایی و سرورن یەکێ شەرمسار یەکێ ڕووسورن تەدارک سفرە و خوانی نیعمەتن واڵی وارانی کۆکۆی ڕەحمەتن ئاخجە داخ و دەرسفرەکەی هاڵی نیگای زاڕۆڵەی ورد و ناحاڵی تەنانەت نوقڵێ شیرین لە بچەشێ قیمەتش هەرزان بەوی زەو مەشێ لاچەم وەتەمای جەژنانەی یانن بابە چی لاوە جەرگش کەبابن لاچەم وەتەمای جەژنانەی بابن بابە چی لاوە جەرگش کەبابن نیەن ساڵێوەن بەدەستی هاڵی نیەن ساڵێوەن بەدەستی هاڵی دنیا پەی ئای چوون وشکە ساڵی دوو دەست بە زەنگۆڵ بە هەناسەی کاڵ مەریۆ پەیانە چوون کۆتەی زوخاڵ جژنە پەی کەسێ خاسەندارا بوو سەروەش و خەرمان کۆکۆ وارا بوو کەسێ شەرمەسار ژەن و زاڕۆڵەن قاولەمەش هاڵی و یانە بێدۆڵەن جەژن و جەژنانەش چمانادار و مەگەر بنی شۆ کۆی خەم و جار و هەر جەژنێ مەی و من مەرگانە من کۆکۆ کۆی خەمان باریشان من نیەن توانای لوقمەنانێوێ تەدارک پەی دڵ سفرە و خوانێوێ جەژنە چن بابە شەرمەزارکردن شەرارە ژیاوان شەرارەی مردن نەتاوایستان و نانێ پۆشاکێ تەدارک دابوو کەمتر خوراکێ دیای وەلاچەم پەی زاڕۆڵانش نەمن هازوو هێز جەزەنگۆڵانش چندیاوە شەرمیانەی سەرد و سڕ
چون تێخی دەبان تێژی و جگەر بڕ چن کردژ نیگای چن کردژ نیگای چن کردژ نیگای لێ چەمای ڕۆڵەژ شان و ملی ڕۆڵە کزۆڵەژ شان و ملی ڕوت ڕۆڵە کزۆڵەژ ڕوێ جەساڵێ نەتاواش شاوی بە ڕۆڵەژ واچۆ مبارەک باوی شرام هەورامی ئی داخا کوفتن چون کەباب جەرگ و دڵشان برێشتن. زۆربەی زۆری شاعرانی کورد مەحوی ئینالی مەولەوی لە کۆتاوە نازناوی خۆیان هەموەکو ئیمزا هەموەکو ناسێنەرەوەی شارەکانی دانێن ئەو شرامە نازناوی شەریک کوێ شرام نازناوی شاری کۆمەڵ کاک فەریدون لە کاتی شعر نووسینە ئەو پرسیارەشم لە شاعرێکی کە کردووە ئیلهامە بۆ دیێت یان ئەبێ بیری لێ بکەیتەوە ئەو شعرانە بنووسیت. وەڵام من حەز دەکەم چون زۆربەی تەمەنم لەگەڵ مەلاوشتا بووگم حەز دەکەم قسەکەیشم فێری میسال بووگم حەز دەکەم قسەکەم بە میسالی عرستان بکەم. من 4-5 ساڵ لەمەوە پێش بەڕاستی گەرەکم عەسان دەست لە شێعر نووسین بکێشم ینی بەتر هین عاجز بووم لە شێعر نووسین ئێزعاج بووم طبیعەتەن وەختێ ئەمە ئەەکەی لەو لاوەتر مقدارێ لە ژیان جێمینی هات وتم شعر نانووسم خوا عەفوی کە مامۆستا شێخولئیسلام لە سنەما بووم خۆ یەکێک لە مفتیانی دین بوو بەداخەوە نەخۆشی بوو من وەڵاهی لە خۆیەوە چوون بۆ سنە وتم وەڵا ئەبێ پرسیارێکی لێ بکەم چوومە خزمەتی و نەخۆشی بوو دانیشتین وتم قوربان بۆ پرسیارێ هاتووم فەرمووی چییە وتم قوربان گەرەکم نییە شیعر بنووسم داماوە متر وتم مانوو بوو گومەمانە و کەمێ ماتی کرد ئەوە بێژم 10-15 سانیە ماتی کرد فەرمووی نە خیانەت وتم قوربان چۆن خیانەت فەرمووی کاکە فەریدون خوا لە ئەم مەخلوقاتە خەڵقی کردووە بە دوو تەبەقەی تەوەجۆی خاصی هەست یەکێ پەیامبەران وەحیان پێ بوانێرێت یەکێ شوعەرا ئێلهامیان پێکات تۆ ئیسە تەنیا ئەو یەوە بەڵبەتە من حەدم ئەوە لەو حەدانیم بەڵام ئەو فەرمووی وتی کەسێکی لە بواری دینە لەسەر ئەم بەحسە زۆر دوایی و زۆر قسەت کردووە و کتێوی زۆریشت نووسیوە من ئیجازەت پێ نادەم وەکو خیانەتی چێزانم دەست لە شێعر نووسین بکێشی وە گوناحیی بەڕاستی گوناح من وەکو شاعرێک وەکو کەسێک ئەڵبەتە شاعر نازانم ناوی خۆم ئەنێ مناوەی لە کەسێک 45 ساڵە تەجروبە یەکەم من ناتوانم شیعر بنووسم مەگەر ئیلهام مەگەر بۆم بێت شەوێ لە شەوان یا کاتێکدا ئەنیشم یا شتێکی جوان نەبینم ئیلهامێکم بۆ تێ وەختێکیش هات هەرگیز تا ئیستدا نەنیشتوم شعرم بنووسم و بیخوێنمەوەی هاتووە نووسیومێ ئیتر ئەزانم بێغەڵەتێ چون ئیلهام هاتووە چون وەکو بێژین تر ئەوەی نێوەکەن ئێمە شعرمان هەست و نەزممان هەست نەزم یەکێک دەرسی خوێندووە لە ئەدەبیاتە زۆر بە قووەتێ شاعر نییە بەڵام ئەزانێ سنعەتی شعر ئەزانێ ئیهام و ئیجاز و لەف و نەشری شعر ئەزانێ مەسەڵەن شتێکە نووسێ ئەم لای ڕێک بێت و ئەو لای ڕێک بێت دامان کامان ئامان سامان ڕامان لامان وەختێ ئاخری شعرەکە ئەمە بێت ئەمە شعرێ بەڵام لە عەسڵە ئەمە نەزمە وەی لە شعر وەختێک کاتێ بووە شعر وەکو شێخی سعدیە فەرمێت ئەس دل بەرخی زەدۆ لاجرم بەردل نشینەت شعر وەختێک لە دڵەوە هات تەبیعەتەن مستەمع ئەیگرێت من وەکو ئیلهام تەواشەی شعرەکە زۆر باشە. کاک فەریدون قەت بووە کە سروشتە جوانەکەی هەورامان کاریگەریت لێ بکات و شعر بۆ سروشتی جوانی هەورامان بنووسیت عەرزی حزورت هەمە پرسیارێکی زۆر جوانە ئەگەر شعریش هەبێ ببوورە پێشەی وەڵامەکە بیتەوە شعرەکەشمان پێشکەشکەیت شعر بۆ هۆرامان بەڵێ گۆرانی بۆ هۆرامان عەرزی حزورت بکەم من بە ئیفتیخارەوە ێژم عیبادەت لە هۆرامان تەوحید و خواپەرستی لە هۆرامان هەر لە میترایەکانەوە بیگرە تا زەردەشتیەکان و تا دوایی ئیسلامیەکە ئیسلام کە هاتووە ئەو کەژووکێوە من پێم وایە زۆر تەسیری بۆ لەسەر ڕۆحی ئەو خەڵکێ ئیسە بۆ شاعیر ئێمە مەسەڵەن وەکو لە کاتی خۆیە زمانی خۆی لە زەڵم و ئەحمەڵاوە تا هین پاڵنگان خانەحمەخانی ئەردەڵان حکوومەتی کردووە یۆسۆ ئاسکە یەکێک لە گۆرانی بێژانی هەرقەوی دۆران بووە
سیاوچەمانە بێژی دەرباری خانەحمەخان بووە دوایەوە ئێتەریسە مامۆسایانی گۆرە وەکو کاوسمان و کا حەماسێن و مامۆسا جەمیل و دوای ئەوانە بەڕێز هاتوون و ئەلبەتە ئیسە گوناحە مەسەڵەن بێژم وەڵام من شیعرم وتووە و مامۆسا مەولەویش بووە بە هەر حاڵ هەورامان مامۆسا مەولەوی پەروەردە کردووە ئێتر تەبیعەتی هەورامان تەسیری هەز لەسەر دۆستانێکیش کە تێنن بەڕاستی لە ئەملا ئۆلاوە هەر وەکو میێوان لە شارەکانی ترۆ چ لە شارەکانی ئێرانەوە چ لە شارەکانی عێراقۆتین بۆ هۆرامان وەکو شتێکی وەکو مستەنەت قبوڵیانە کە تەبعەتی هەورامان تەسیری هەز لە لەش ئەو شعرێکە وەسفی بازانم شعرێکە دۆزمەوە کە دەڵێن لە باری کۆمەڵایەتیشەوە شارێکی تر دێ بۆ ئەو پیاوانەی کە ژێردەستەی ژنەکانیان نوکە ئەچنەوە ئەمیشە بەسەر پرتە و بۆڵە و قیژ و هاواری ژنەکانیان ئاچنەوە نازان ئەو شارەگەر ئەوەشارەکان زۆرن من کاتێکی کە داوەتەکەم لە چیەوە بوو کە ئەو شعرت نووسیوە کێت بینیوە کە ئاوا من هەرچیچم نووسیەوە بینیومە ئیجا نووسیومە ئەوەڵ بینیومە من مامۆستا بووم لە مەکتەبە باوەژنم دیوە مناڵم دیوە باوەژنی بووە چۆن ژیانی کردووە گوزەرانی چۆن بووە عینی تەسویری ژیانی مناڵەکە ئێتر ئەوە بووگە کە من نهێنیم کردووە لە سەر ئەوەی کە باوەژن ئێمە دێژین لە هۆرامیە ئیتر لە سۆرانیا باوەژنی ژن یا مادەرزەن بە فارسی عرضت بکەم من حقیقت فرە تووڕە بووم لیان یام مناڵ دانژاموزم بووە باوکی مردووە دایکی شووی کردووە ئیسە هەر ئەو مناڵەیە کە دانژاموزی من بووە ئیسەوا لە کەرەجا شکۆر ژیانێکی جوانی هەست بەڕاستی ژیانێکی خۆشی هەست بەڵام لەو کاتا کە دانژاموزی من بوو حاڵەتی من حاڵەتی وای پێکردم حدودی 170 بێت هەر شعرم لەسەر ژیانی ئەو کوڕە نووسی ئەوەندە سەخت بوو بەلامەوە ژیانی ئەو کوڕێ ئەمانە کە دیومە بە چاوی خۆم لە مەکتەبا دیومە لەگەڵ ژیانی خۆما بووە تێکەڵ بوو گە بە ڕۆحی ماوەستایی خۆم تەسیری کردووە لەسەر بۆ نووسی ئەو شعرانی هەموو کە نووسی و تەماوە هەموو نووسیوە هەمووی لە ئیسا حدودی من ئەو دەفعی کژاتم چەند ساڵێک لەمەوە پێژاتم دوودانە کتێبم لەگرا هەست کە قرار بوو چاپی بکەن بۆم ئێتر بەداخەوە وەزعیەتەکەی ئەگرا وا بزانم زۆر باشە کاک فەریدون تا ساتی دۆزینەوەی ئەو شارە بەسەر شاخ و سروشتی هەورامانە هیچ شعرێکت هەیە مناجات بێ لەگەڵ خوای گەورە من تقریباً لە تەبەقەمەندی کتێبەکانە کە نووسیومە ئەلان 37 دانە کتێبی تایە مۆبایلێ لە تەبەقەبەندی کتێبەکانە حدودی 7 کتێبی فقط لەسەر وحدە مناجاتێک پاڕانەوەیە ئەوەی کە لە نێوان خۆی بەداخەوە هەم ئینتەرنێتەکەی هەم مۆبایلەکەی من خراوەیە هەم دەفتەرەکە بۆچی لە دەفتەرەکە تۆمارت نەکردوون وەڵا ئەمە دەفتەری من ساڵانەز ئەم دەفتەرە تازەی گوتومەسە دەسەوە عەرزە دەکەم هەرچیم هەست لەوان لە ماڵە لە مەریوانە نەمهاوردووە بەڵام وەکو هین یادەوەری من ئەلان یەکێک لە کتێوەکانم هین لە تەواوی مەراسماتی مەولویە لە ئێرانە مامۆسایەکان لە مزگۆتا کەڵکی وەرەگرن هەم بە سرود هەم بە شعر خوێندنەوە هەم بەلاوانەوە و پاڕانەوە من تەبەقەمەندی کتێوەکانیشم کرد چۆنە شعرەکانی خۆت لەبەرنین یا لەبەریان ناکەی تەمەڵم بەداخەوە من مێژگێکی فرێ تەمەڵم ئەلبەتە تەمەڵیەکە خەتای خۆم نییە ڕۆزگارەکە وای کرد مەشغوڵ بیت ئەرێ با من شعری سروشتەکەم تان بۆ بخوێنەوە لەسەر بۆ مامۆستایەکی خۆم نووسیومە ئەگەر ئیجازە فەرموون سڵام مامۆسای ئۆسای دەرزی عێشق لابەری خەتی سووری مەرزی عێشق سەرچوپی کێشی یاوەرانی عێشق خورشیدی خاوەرانی عێشق هەناسەی تاسەی چەمکزانی عێشق دەرمانی دەردی عاجزانی عێشق تاری حەنجەرەی سازی ناسازم
تاری حەنجەرەی سازی ناسازم گیڤەی شمشاڵی بەندی ئاوازم ڕەندی قەلەندەر دڵدێوانەی ئێشت ئاشنای گێجەنەی بەرەیانەی ئێشت پاندۆڵی ئاوەنگ چوون سەعاتی ئێشت مەزمەزەی زەمزەم پەی حەیاتی ئێشت من سووری هونین ڕەنگی سووری ئێشت تەجەلا جەلا چوون بلووری ئێشت تەیفی منشوری ڕەنگا و ڕەنگی ئێشت شارەزای هەر حەف ڕەنگی شەنگی ئێشت فانوسی مانای شیای وشەی ئێشت مانیای مێینەت گەرە و کێشەی ئێشت خەرمانی خەمان شەقلەماڕی ئێشت خولخولەی ئاسا و دانهاری ئێشت مانوسی چرای نیمە سۆزی ئێشت ئەی بوخچەی ڕەش داسی گوڵە پرۆزی ئێشت مەحلولی حەلال بادەی نابی ئێشت کەباب چیزانە دڵ کەبابی ئێشت من جەکۆزان و مانای شعری ئێشت وێم گرفتاری تاری سحری ئێشت شرام هەورامی پاشکەستەی ئەشت جەلای چوون تۆیێ زوان بەستەی ئێشت. ئەمە یەکێک لە مامۆستایانی بەڕێزی بەڕاستی بەڕێز بوو کە بەداخەوە ئەمری خوایکی کرد مامۆستا سەید بەهادینی هێن لە سنێ مامۆستای خۆت بوو؟ نەوەڵام مامۆستای خۆم نەبوو یەکێک لە مفتیانی دینی واقعان بەڵام بەرز بوو ئێتر حەقی خۆی بوو تەوەجۆی بوو بزرگواری بوو لەسەر ڕۆحی خۆمەوە لەسەر تەوەجۆی بوو پێم وەکو مناڵی خۆی وەکو کوڕی خۆی یا وەکو بێژین ئێستا من بە ئفتیخار و بێژم وەکو نەوکەری خۆی. کاک فەریدون هیچ شعرێکی سروشتە لەبەر نییە خۆ بڵێیت؟ من شعری سروشتی هەورامان کوردستان هەستم لە گەراج هەستم نایدۆزمەوە من ئیجا بەداخەوە هەمیشە وای نەسەر کاتێ بەس کاک فەریدون تەکنۆلۆژیا شتێکی وەکۆڵێ زۆر متمانە پێکراو نییە بەڕاستی ئەنی ئێستا موبایلەکەت لە ناگەر لە نێو ئۆتۆمبیلەکە لێون بێ لەوە چێ کابرا دەفتەرەکەت بۆ گێڕێتەوە بەڵام لەوە چێ هیوامان هەیە من بەداخەوە ڕازە من نووسیمەسۆ گشت نووسیوەسۆ لە ماڵا هەر لە هەر کتێبێکی چمدانێکم چاپ کردووە بۆ خۆم لە هەر کتێبێ حدودی لە کار بکەوێت حدودی لە ماڵا هەر 102 جلد کتێوم نووسیوە مەسەڵەن خەیام کردووە بە هۆرامی عرضی حەزەورت بکەم زۆر کتێوەکە زۆر کتێوی فارسیم کردووە بە هۆرامی چوارینەیەکی خیامەت لەبەرەکە کردبێت بە هەورامی بەڵێ ئاوەر هێوانە جەبشید سازناش ئاس کە بە چەشکە ڕواسە واقناش بارام کە گۆڕش گرت بە عمری وێژ دیت گۆڕێ چەنی بارام تاسناش. بە شعری کام لەو شاعێرە کۆنانە سەرسامیت و مەعجێبی؟ مەولەوی من مەولەوی بەڕاستیتر مەولەوی دازانم بێژم ئیجا لە پیرەمێردی شاعرە فەرمێ تا مەولەویم نەناسی بوو نالیم بە پێغەمبەری شعری کوردی ئەزانێتە مەولەوی لای پیرەمێرد کە فەیلسوفێکی گەورەی کوردە زۆر زۆر مەزن و گەورە بووە. مەولەوی من پێم وایە بۆ مەولەوی ناسین 100 ساڵی ترمان گەرەکە تا مەولەوی بناسین ئەڵات ئێمە هەر لەو خوارێن ئێمە تەقەمان تێ لەسەر بە تایبەت شعرە هۆرامیەکانی زۆر بەلام و من هێنن ئەسڵان من خۆم هەر لە حاڵی ناوم لیان بەڵام ئەتر وەکو یارۆواتەنی ئەوە نەخۆشمان گەرەکن ئەوە نەخۆشمان گەرەکە من هەر لەسەر هینی ئەویش بووم بەڕاستی حەز ناکەم 1 میلیمتر لە ئەو بترازیم لەسەر شعری چون شعری کلاسیکم گەرەکە چون مەولەوی و توێسی شعرەکانی منی زۆربەی کلاسیکە ئینشەڵا بتوانم ڕۆژە بێژن وەڵا پڵانە کەسی وەکو ئەوە نەگە وەکو ڕێگە زۆر باش مامۆستا هاوکاران ئاماژە بەوەکەن کە شعرێکی زۆر خۆشی لەسەر قول والله ئەحەد سوورەتی ئیخلاص وتووە پێتەیە لە بەرتەوە وەڵا ئەو ڕازەکەنەوە چۆن من لە بدیوە مامۆستا جەماڵ بێدار خوا ئینشەڵا عومەر درێژی بکە خوا ببینێت بۆمان ئەو کتێوەی نووسی بوو قورئانی بە هۆرامی نووسی بوو ئەمانە من دۆری 10 ساڵ لەمەوە پێش دانیشتم وتم وەڵاهی زووتر دەستم پێکرد وتم وەڵام ئەمە ئاسان بوو بەلامەوە ئەم زانی ئاسانە دانیشتم
لەسەر قڕوەڵا شعر بنووسم قلوەڵام باس کرد و قلوەڵله ئەحەد بوو تا ئاخرەکەی وەختێ هەڵسامەوە تەواشم کرد ژمارەم کرد حدودی 1300 بێت شعر بنووسی و قلوەڵا تەواو نەبوو ماشەڵڵا دەستم شکیا وتم نەخێر قورئان شعر نییە بەڕاستی من بە ئیمانی خۆم بە باوەڕی خۆم قورئان شعر نییە نەمتوانی بە شعرینی بکەم حدودی 1300 بێت هەز لە ماڵە بەداخەوە هیچی لەبەر نییە ئەسڵ ئەوە دێت بەحرێکە حتا ئەوەی لە بیرمە کە یەکێک هین چوە خزمەتی حەزرەتی ئەبوبەکر فەرمووی قوربان من گەرەکمە لە ئیسلام چۆن حاڵی من فەرمووی قل هو الله ئەحەد ئیتر لەو معنای قل هو اللهەوە کە ئەو حەزرەتی ئەبوبەکر تۆزیحی داوە من چوون بۆی وەختێ تەواشم کرد 1300 بێتم نووسیەوە حەیت هیچم نەکردوێ ئیتر بۆ خۆم ئێواشە قەڵامەکەم داناوتم کاکە ئەوە من نیم ئەوە نیم ئەو پیاوە نیم لەسەر قورئان شعر بنووس بەڕاستی ئەویشە واج باوەڕم هەست ئێتر ئەوەی کە بێژم من ئەوەنە شعر بتوان بخوێنەوە هەر ناتوانم هەر لە بیریش نییە وێلێ ئەوە بوو ئەو قەزیەم بۆ پێشان نەمتوانی کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی تەواوبوونەچێ حەزەکەین شارێکی ترامادە بکەی بەدەم گفتوگۆ ئەیکەینەوە کۆڵێ کۆتایی بەرنامەکە ئینشاءڵڵا بە ماسە فەریدون ئیش و کاری ڕۆژانە ئاماژت بۆ کرد کە مامۆستایت بەڵێ مامۆستای تەقاعدم بەڵێ ئیتر ڕۆژانە ئیشکاری کاتەکانی ژیان جار لە ماڵە دانیشین و عادەتەن تەبیعەتەن مامۆستا وەختێ تەقاعد لە مەریوان دانیشان لە هانە گەرمەڵە هەم لە هانە گەرمەوە هەم لە مەریوان ئەمە پیا وەختێ تەقاعد بووتر ئەگەر ئیش و کارێکی وای نەبوو جارجارێ شەڕێکی ئاسایی لە ماڵەوە هەست و جارجارێ دەری ئەکەن و جارجارێ عەرضەکەم هەم ئەیلاوێن و جارجارێ تخوا پیر بوو گە فەقیرە و ئەمانە چەند منداڵ دێ مامۆستا فەریدون قوربانیان وەکو قەدیمیێژە باوا بۆ زوانە قسە بکەن هەرچەند غەڵەتە پێم غەڵەتە بەلامەوە چوار کارەکەری تۆمانەس و دوودانە نۆکەری جەناب قوربانە ئەلحەمدولیلا کچەکان چووگرن شویان کردووە و یەکێکیان ماوە و کوڕەکانی تروان لە ماڵەوەدان دانیشتون زۆر باشە با لەبەرێکە کاتی بەرنامەکەمان تەواو بوو ئێمە وە کۆڵێ ماڵاواییە لە بینەرانی خۆشەویست دەکەین و گوێ بۆ شارەکەی جەنابەکەین ئەوەی جەناب دەکەینە کۆتایی بەرنامە خۆشەویستانم بڕگە بابەتی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژیشمان بە کۆتایی گەشت ڕێز و خۆشەویستی دەرهێنەر و کامێرەمان و برایانی پشت کامێرە هەروەها بەندە و شەیداڵاکەرم قبول فەرموون تا بێگەشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواتان لەگەڵ وهارن وەش پەلو پۆشانۆ وهارن وەش پەلو پۆشانۆ دیتە نەورۆز گوڵ چوە مرمانۆ وەنەوشە ملکەج بناری باخان بەڕەزا شنیۆ بەرزی سەرشاخان گۆڵاڵان پۆل فەرش بێن زەمین مەشنیا وەژ چین وەبانی چین بڵبڵ مەست بای گوڵانەوە قمری شایشن سەرچڵانەوە هەرچی کۆڵوبار وەهارە نازیز گردووە باڵای تۆ شەوارن ئازیز هەرچی کۆڵوبار وەهارن ئازیز گردووە باڵای تۆ نسارن ئازیز ساڵی نەورۆزی نۆد مبارەک ئازیز ساڵی نەوەی نۆد مبارەک ئازیز بە خاتر سوورەی تەبارەک ئازیز پێشکەشتام ئینشەڵڵا منیش جەخوای گۆرەی داوا کرد و هەم وێتە هەم کاناڵەکێتە هەم هەرتا ئینادێ خزمەت و خەڵکینێ هەرتا ئینادێ خزمەت و ملەتینێ هەرتا ئیناتی خزمەت و دینینە بەڕاستی جەخوای گۆرەی داوا کرد و خوا سەرفرازێ تاکەر و سەربەرزێ تاکەر و وەشێ تاکەر و ملکەجێ تا نەکەر و ئینشاءڵڵا تاودێ هەر چند هەنگامێ گولانەی خزمەت کردیاپی خەڵکە فەقیرەیە ئینشاءڵڵا